يك دو سێ چار تا گفتە ئەو مەعیدەما لێ کردەوە دەرێ بروخی قەڵەوی لەناو بچی قەڵەوی بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەو نەخۆشەمان هەیە نەخۆشخانەی میهرەبانی یەکێ لە نەخۆشە قەڵەوەکانە کە BMI واتە کێشەی وەزنی هەیە BMI-یەکەی چلە پاش هەوڵدان بە وەرزش و خواردن و دەرمان وەزنی نەهاتە خوارەوە وەک نەیتوانی وەزنی بینتە خوارەوە ئێستا نەشتەرگەری بۆ دەکەین نەشتەرگەری بڕینی گەدا لەگەڵ زۆر بەڕێز کاک ئەمیر و کاک هیمداد و کاک وەلی بەڕێز و هەروە کاک اسماعیل تیمی بڕینی گەدا نەخۆشخانەی میهرەبانی ئێستاوە نەخۆشەکەمە حازر کردیە ئینشاءالله ئەوە پاشەوە یەکەم کورماندانە بۆ ئەوەی ڕەمەن بە ئامیر هەناوبینی لاپرۆسکۆپی دەکەین ئەوە کامێرەکەمان بتە ژوور و ئێستا دەست پێ دەکەین بسمیلای لێ دەکەین دەست بە قۆناغەکانی بڕینی گەدەکە دەکەین پۆرتماندانێ ئێستا پۆرتی سێهەمە یاڵا بسم الله دەست پێ بکەین ئێستا وایە قۆناغێکی یەکەمی بڕینی گەدە دەست پێ کرد ئەوە گەدەگەیە ئێستا چەورەکەی لێ دەکەینەوە سەبر چەورەکەی لێ دەکەینەوە بۆی بتوانین گەردەکە ئامادە بکەین بۆ بڕین ئێستاوە مەعیدەکەیە سەبر یەکەم قرتەی لێ دەدەین یەکەم قرتەی لێ دەدەین پاشەوەی تەواو سپیمان کرد چەورەکەمان لەسەر لادا ئێستا قرتەی یەکەم دەست پێ دەکەین ئەلێرەوە دەست پێ دەکەین لێ دەدەین قرتەکە کۆڤیدۆنە نەوەکی زۆر باشە کوالیتەکانی هەمووی زۆر باشە قرتەی دووەمەوە ئێستا ئینشاءالله لەوانەیە دوو قورتە سێ قرتێتمان پێویستی بۆ توانین گەدەکە بە تەواوەتی کرد بکەین و کەرتێکی فڕە بدەین و کەرتێکی دەمێنێتەوە کەواتە ئەو پێ دەڵێن تەکمیم المەعدە یعنی بچووکردنەوەی گەدە دەی یەک دو سێ چار تا گفتە ئەو مەعیدەما لێ کردەوە دەرێ بروخی قەڵەوی لەناو بچی قەڵەوی میهرەبانی دڵسۆزی و لێزانی